سڵاوتان لێبێت بینەرانی پایتەخت میدیا وا دیارە لە گوندێکی سنووری کەرکووک هێزێکی سوپای عێراق گەماروی گوندەکەیدا و ژمارەیەک جوتیاری لەنێو گوندەکە دەزی کردووە. نزیکەی کاتژمێرێک لەمەوبەر لە گوندی شەناخەی سەر بە ناحەی سەرگەڕانی سنووری پارێزگای کەرکووک هێزێکی زۆری سوپای عێراق گەماروی تەواوی گوندەکەیاندا و چوونە نێو گوندەکەوە. لە کاتی کارکردنی جوتیاران هێزەکە ژمارەیەک جوتیاری دەستگیر کرد کە لەسەر زەویەکانیان کاریان دەکردووە دەستیان بەسەر تراکتۆرێکە چەند تراکتۆرێکی ئاگرت. من بۆ وردەکاری زیاتر دەمەوێت بە شێوەیەکی ڕاستەخۆ نوێنەری جوتیارانی گوندی شەناخە وەربگرم کە دەمەوێت باس لە کێشەکانی ئەم شەوی گوندی شەناخە و گوندەکانی دەوروبەری سەرگەڕان بکات. وا دیارە سوپای عێراق ڕۆژبگیری لە گوندەکە دەست پێ کردووە چەندین جوتیاری لە نێو گوندەکە دەستی کردووە. سڵاو لەبێت کاک محەممەد. زۆر سپاسم بە شێوەیەکی ڕاستەخۆ لە پایتەخت میدیاوە لەگەڵتان. ئەگەر باسی کێشە و ئاڵۆزەکانی ئەم شەوی گوندی شەناخەم بۆ بکەی بۆ بینەرانی پایتەخت میدیا. وڵی من لە ماڵ بووم وەخت مختاری گوند عسکەری تەلەفۆنی بۆم کرد وتی لە ماڵم وتی وەرە زینە و ترێکتەرانە هیچەیە دەستی بەسەر ترێکتەر داگرتووە. نەفەرێکمان ئێستا بە ترێکتەرەوە لە مەرکەزی سەرگەڕان گیراوە دوو ترێکتەریش لای من حجز کراوە وەکو مختار دەبێتتا بەیانی ئەسکەریەکە سوپاتی و دوو ترێکتەرەش دەباتە. پاشە کاک محەممەد سوپای عێراق چی لە ئێوە دەوێت؟ بۆچی بەو شێوەیە جوتیارانی کورد دەستگیر دەکات؟ بۆچی نایە لەسەر زەویەکانتان کار بکەن؟ والله من اقل من تبسي وقف بما بس سبب كردي ده يشتر نيا ده ما هو زوي استاذ بقرار محكمة وطلبات وبراوي فاونا كيس مشكلة شينيا وتأكيد بياني بربي نبروي كذا تدلع قاضي أو تعور زوية مشكلة يعني نزاع شيء لسنيا سبايا ويما كردينو ويروان عزيت معنا. باشە کاک محەممەد بە پێی یاسا بێ ئێستەوە خاوەن مافن ئەمە سەر ڕایەوەی کە ئەو زەویانە مڵک و ماڵی ینی باوە بیرانتانە مێژۆکی بۆ کۆن دەگەڕێتەوە. ئێستادا سەر ڕایەوەی کە لە پەرلەمانی عێراق پرۆژە یاسای هەڵوەشانەوەی بڕارەکانی بەعز هەڵوەشایەوە بەمەش زەویەکان بۆ خاوەنە ڕەسەنەکانیان بۆ جوتیارانی کورد گەڕایەوە. بۆچی تا ئێستا سوپای عێراق دان بۆ بڕیارەدا نادات؟ خدای نازانم تۆ ئەمە دەبێت لە بەرپرسەکانمە پرسین ئەمە ئەمە هەلە سەرتەمە مەیشی سوپانی یعنی خۆمە موضوع ئێستا بەیانی سوپای و خەڵکەی کە تۆ خۆ بەیانی بقاسی بەریانەدا و چەند جارێک هەموو جارێ وا لێ دێ ناواسایینە فەیمە داوا دەکەین یعنی سوپای دەدە موضوع هەردا لەبەرەوە بە قانون دەراوەتە بۆ خەڵکە هەر زەویەکەمە لای خۆیەتی یعنی بەڵام مشکلەکە پێتەمەوە یعنی زۆر سەیرە نازانم چی بڵێم. کاک محەممەد جەنابێت وەکو مختاری گوندی شەناخە و نوێنەری جوتیارانی گوندەکە هەڵوێستان چی دەبێت بەرامبەر ئەم ڕەشبگیرەی سوپای عێراق بەرامبەر جوتیارانی کورد؟ ئێمە هەوڵ دەدەین وەزەکان وەرکەینەوە شتێک نەبێت بەڵام خەڵکی ئێمە بەیانی کورد دەبێتەوە عینەن خەڵ دەبێتەوە لەم گوندە لەبەر ئەم ترێکتەرانە ئەوەی من معلوماتم پێگەویشتە خەڵکەکەی خۆم کە منیان ئاگادار کرد ئەوانیش وەکو مختارم ئەوان بەیانی نایەن بە هیچ شێوەیەک ئەم ترێکتەرانە سوپای بیان بە خەڵکێکی زۆری گوندەکان دێنە لایەمە خەڵکی چەناغەش خۆیان دێنەوێ ڕێک نادەن ڕێ نادەن ئەو ترێکتەرانە بەچکۆمە بەڕاستی خەدە لەو خەڵکە دەبێت ئەوەیان من ئاگادار کردو خەڵکی و گوندا. پاشە کاک محەممەد ئەگەر ڕێگە نادەن کە تراکتۆرەکان ببەن چێ بەرپرسیارەتی لە کەوتەکانی سبەی لە خۆ دەگرێت؟ چێ بەرپرسە لەم دۆخە؟ ئەوستانێکە خەڵکی ئێمەیشی نەکردووە ئێستا پیاوێ دینارێک لە شیفانی نییە هیچ تەحملی نەماوە هیچ ئامادە نییە بەپاوە بمرێ بەرێ هەر باچۆن دەبێت چی دەبێت با بێ بەڵام من ناتوانم بەم زوو بەڕازی بم. کاک محەممەد تاوەکو ئێستا سوپای عێراق لەسەر زەوی جوتیاران جێگیر کراون هێزەکانیان کە بۆی کە ڕێگری بکەن بە بەردەوام ئەمە لە ماوەکانی ڕابردوو من بە خۆم بە چای خۆم بینیمە تاوەکو ئێستا ئەو ڕێگریە ماوە؟ بەڵێ خۆشدا سوپانیانە هیچ بکەین ئێستا هیچ شتێک ناتوانێت ئەو پۆرتیانەوە ئەو لەشتەی کە هاتە بەها توصياتك قراءة كتابي سبب وزيراني شاطوك لما توصياتي ايش بكن امانه مشكله اني ايش خويا بكن والله كنت ايش بكتابنا في بداخل نازل بو باشە بە دیاریکراوی ئەگەر باسی بۆ بکەیت چەند جوتیار دەستی کراون و چەند تراکتۆر دەستی بەسەردا گیراوە؟ جوتیارێکمان هەیە لەگەڵ تراکتۆرێک لە سەرگەڕان گیراوە دوو تراکتۆری کەشمان دەستی بەسەردا گیراوە لە لای من وەکو مختاری گوندەکە حەجا بەیانی سوپاندێ دەیبا من داوام لێ بەم شەوە مەیبەن بەیانی وەرە لای من بیبەن و تراکتۆرەکە لای منە ببەن.
ئێستا دۆخی گوندەکە چۆنە جوتیاران لە چ دۆخێکتان؟ دۆخەکە زۆر خراپە هەرچی ئێمە لەگەڵ پێدانا خۆی زانی بەمشەوە هەر گارەسان بووە بەڵامی تر خەڵکەکە هەمووی ئێستا بەیانی بەخەمەوە نازانم چی بکاتە بەیانی. کاک محەممەد دواپەیامێت لە ڕێگەی مایکی پایتەخت میدیاوە پەیامە چییە بۆ بەرپرسانی کورد لێرە و چیان پێڵێ؟ وڵی من داوا دەکەم ئەگەرم کێشیان پێ چارەسەر ناکرێ ئێمە ئەگەدارکەین و بێمە و چنوورە جێبێنین ئێمە 50 ساڵ لەسەر ئەم چنوورە عەزاب دەدرێن ئەگەر زانم کێشە چارەسەر ناکرێت پێیان چارەسەر ناکرێت با ئێمە چنوورە پێمان بڵێن جێبێنین و ئێمەش ناسارین وەکوی جێدێنین وەکو 50 ساڵی پێشەوە دەڕۆین. دەست خۆش زۆر باش دەست خۆش بە کاک محەممەد زۆر سوپاس کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵم بووی. ئەوەی کە جێگەی باسە هێزەکە پێکاتون لە هێزی فڕقەی هەشتی سوپای عێراق لە ئێستادا هێزەکە کشاوەتەوە تا ڕادەیەک دۆخی گوندەکە هێور بۆتەوە بەڵام ئەمە دڵڕاوکەی لای جوتیارانی گوندی پەڵکانە و شەناغەش دروست کردووە بەهۆی ئەوەی کە سوپای عێراق خۆشداری بە جوتیاران داوە کە نابێت لەسەر زەویەکانیان کار بکەن ئەمەش دوایەوە دێکە بە جوتیارانیان ڕاگەیاندووە سبەی دێن ئەو تراکتۆرانەی کە کاریان جوتیاران کاریان پێکردووە سەر زەویەکانیان سبەی دەیانبەن بۆ بنکەی پۆلیس بەڵام وەکو نوێنەری جوتیارانی شەناخە ڕایگەیان جوتیاران ڕێگە نادەن بەی شێوەیەک کە سبەی ئەو تراکتۆرانە هێزایەکان بیامەن بۆ بنکەی پۆلیس ئەمە سەرڕای ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوودا پەرلەمانی عێراق بە هەوڵی دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق و سەرجەم فراکسیۆنە کوردیەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پرۆژە یاسای هەڵوەشاندنەوەی بڕارەکانی بەعز هەڵوەشایەوە و سەرۆک کۆماری عێراقیش پرۆژە یاساکەی پەسەند کرد نووساوی مەرسومی بۆ دەرکرد و دادگای فیدراڵی عێراقیش پرۆژە یاساکەی بە یاسایی ناسان بەڵام تاوەکو ئێستا نووساو نەگەیشتەوە بە هێزە عێراقیەکان و سوپای عێراق لەو سنوورە باسەوە دەکەن کە تاوەکو ئێستا هیچ نووساوێکیان پێ نەگەیشتووە کە لەوەی کە ڕێگە بدەن جوتیاران لەسەر زەویەکانیان کار بکەن تاوەکو ئێستا کێشەی جوتیارانی گوندەکانی سەرگەڕان بە هەڵواسراوی ماوەتەوە نەتوانراوە بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر بکرێەوە هەروەها داوا لە بەرپرسانی کورد دەکەن کە بە زووترین کات بێنە دەنگ و بتوانن بە شێوەیەکی بنەڕەتی کێشەکان چارەسەر بکەن لەسەر زەویەکانیش هێزەکە بە تەواوی بکشێنەوە. ئەمە دوایین هەواڵ و زانیاری بوو سەبارەت بە گەمارودانی سوپای عێراق لە گوندی شەناغا و دەستگیرکردنی جوتیاران و دەست بەسەرادەکردنی تراکتۆری جوتیاران لە سنوورەکە.